شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه وسلم تسليما. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين، آمين. لقل قلب الغي وجنجالي أو هيرشي إعلامية يتيتي بوسر جند الإسلام هاوكاد لقل أو هيرشة درنداني أمريكا وهاو بيمانكاني بوسر أفغانستان لجنجال قلب الغي أم إعلام پر تكنولوجي ورياو آسانو زوردا باطلق أو إسراء بكري بحق شل روش لموبر كحادثي خيالي حميو أمرو بدعية دي شل روشاكيتي للايا شتي شل روش لموبر لبستوسي نوي هز 2001 شركي طبيعي ڕوویدا لە نێوانی دوو دەستە چەکداری ئایدۆلۆژی جودا دژ بەیەک لە دوو سەنگەری بەرامبەر هەردوو لا پیاوی ڕەشید و ئاقڵ و زیرەک و چەکدار بۆ یەکتر هاتبوونە مەیدان. بەڵام ئێستا تەرەفێکیان کە یەکێتیە ئەوێ بە عالەمی بسەلمێنێ کە کۆمەڵی خەڵکی دڕندە و قژبژ و ترسناک و متەتەڕیفی بەچکە ئەفغان ڕوویان کردۆتە کوردستان و هاتوون و ئەیانەوێ خەڵکێکی مسالیمی بەستە زمانی بێدەنجی هێدی دنیاویست و ئاشتیویست بکوژن و بخنچێن. چل ڕۆژ لەمەوبەر 19 پێشمەرگەی جوندل ئیسلام لەگەڵ 152 پێشمەرگەی یەکێتی لە دێیەکی خێڵی حەما کە نزیکی گردە درۆزنەی نێوانی خوورماڵ و هەڵەبجەیە پێکدا هەڵچڕژان. لە ئاکاما یەک کەسی جوندل ئیسلام کوژرا و 49 کەسی یەکێتی و پاشان 6 مەیتی تری یەکێتیان دۆزیەوە ژمارەکەی بوو بە 55. کارەساتی وا گەورە بەسەر یەکێتیدا نەهاتبوو. بۆ سبەینێ کارەساتێکی تر قەوما 46 کەسی تری لە هەڵەبجە لێ کوژرا و لە تەقینەوەی سەیارەیەکی سکرتاریەتی گشتیە 11 کەسی لێ کوژرا، ئەمیان بوو بە 66 ئەویشیان بوو بە 46. 112 کەسی یەکێتی کوژران مقابلی یەک کەسی جوندل ئیسلام کە ناوی عەبدولجەبار و یەکێ بوو لە بکوژانی فرەنس و حەریری لە خێڵی حەمە. یەکێتی هاواری لێ هەستا. ئەم کاتە کاتێک بوو لەگەڵ حەملە ئەمریکیەکەیە کە مناسبەی 11 نۆی 2001 تەقینەوەکانی ئەمریکا ڕوویدا. یەکێتی ویستی بە زیرەکانەی خۆی ویستی ڕای پێچێ وەکو برغوو لولیدا لەگەڵ ئەو چێشمە عالەمیەیە کە دژی تیرۆر بە حسابی خۆی جۆرج بۆش کریستیان وۆر واتە حربی سەلیبی دژ بە ئەهلی ئیسلام سازەکە. جەلال تاڵەبانی و یەکێتی ویستیان بچنە سەنگەری سەلیبیەکانەوە دژی ئەهلی ئیسلام. 112 کوژراو لە 2 ڕۆژە بەرامبەر بە یەک کەسی جوندل ئیسلام. کارەساتێکی گەورەیە بۆ یەکێت.
ئەو یەکێتی پێشمەرگەکانی زۆر ئازایانە و چاو نەترسانە و بێرانە لە سەحرای گەرمیانە دژی دەبابەکانە وەستانەوە. ئەو پێشمەرگە ئازایانەی یەکێتی کە لەبەری قەرەداخەوە هاتنەوە بۆ شارباژێریان بەعەکسەوە بۆی عەمەلیاتی ئەنجام بدەن دژی حکومەت. ئەو پێشمەرگانەی کە زمانی ئەنفال و کیمیاویان لەسەر گەڵوە بەسەرهات ئێستا چۆشیان داداوە و 112 لێ کوژراوە مقابل یەک کەس. ئەمە کارەساتێکە پینە ناکرێت، چونکە یەکێتی لە شەڕی 97 بزوتنەوەی ئیسلامیە 87 کەسی لێ کوژرا بوو لە مەدای 42 ڕۆژ شەڕە بە درێژی 46 کیلۆمەتر. ئێستا لە 3 ڕووداوە 112 لێ کوژراوە. چۆن چۆکدادارێکە بۆ یەکێت ویستی بەهار و هاواژێکی ئەعلامی پینەی ئەم فەشەلە عەسکەریە بکە، ویستی هەورێکی سیاسیانە بدا فەشەلێکی سیاسیشی بەدوایە دووریەوە. ویستی ئەمریکا حاڵیکە کە ئەمە جوندەلئیسلام و ئێرهاب و ڕەبتن بە ئوسامە بن لادنەوە. ئەمانە یەکێکن لەوانەی تیارەیان فڕانوە و مەرکەزی تیجاری عالەمیان تەقاندن. بەڵام ئەمریکا بە بەڵگەکان قانع نەبوو. دکتۆر بەرهەم خۆی ڕۆیشت، بەڵام ئەمریکای قانع نەکرد. هەوریدا مەرحەلەی دووەم دووەلی ئیقلیمی قەناعەت پێ بکە. کۆمەڵێک تەقاریری دایە تورکیا، بەڵام پۆڵەند ئەجەوید جوابی دایە وتی شەڕێکی ناوخۆیە و ئێمە بۆمان ڕوون نەبۆتەوە بە پێی هەواڵە مخابراتیەکانی خۆمان کە جوندەلئیسلامیە کەسانێکی تر ڕەبت بن بە ئوسامە بن لادن و ئێرهابێکی دەولیەوە. ئەمجارە ویستی ئێران هەندا. ئەمانە کۆمەڵە وەهابی متەتەڕیف و قژبژ و ترسناک و خەتەر و چەکدارن. کارتێکردنیان لەسەر سونی ئێرانە بێ، ڕێگامان بدەن با لە هانە گەرمەڵەوە بدەین لە پشتیان. ئێرانیەکان ئەقلیان پێشکا و زانیان هەرچەندە تەقریرەکان لە 30 تەقریر زیاترن. جەلال تاڵەبانی بەدەستی خۆی تەقریرە نووسێ بۆ ئێران دژی جوندەلئیسلام و دژی نەهزە پێشترەی نووسی و پێشتریش دژی کرێکارەی نووسی. و ئەوەی ئێرانیەکان وردە وردە ئەو قووەتەی کە لە پشتی ئیسلامیەکانەوە لەم سەر سنوورانەدا هەیە دەستی شل ببێ، دوای ئەوەی ئەم دەستی لەو قووەتە گیر بوو کە لە پشتی پارتیەوەیە کە تورکە. ویستی معادلە سیاسیەکان هەڵگێڕێتەوە، بەڵام نەگەیشتە نەتیجەیەکی سیاسی معقول. لەبەرەوە دەستوری حیزبی باس هەڵی کوتایە سەر مەکتەبەکان و دایرەکان، خەڵکێکی زۆری هێنا بۆ خۆپیشاندان و مزاهرەکردن، بۆ مانگرتن بۆ ڕێپێوان، بۆیە و فەشەلە گەورەیە داپۆشن. خەڵکێکی زۆری دەوڵ کوت و زۆرناژەن و شاعیر و لۆتی و ڕۆژنامەوان و مەلای کلکە مەلای داوێن پیسی عەمامە پیس و کۆمەڵە زەردە و ڕێگر و ئەنفالچی و شەقاوەی کۆنی هێنایە پێشەوە مزاهرەی پێکردن و یەک لە تەلەڤیزیۆنە لە ڕۆژنامە و گۆڤارەکانە قسەیانە کرد دژی ئێرهاب و جوندەلئیسلام. بەڵام هیچی لەوە زیاتر نەبوو کە فەشەلە عەسکەریەکە داپۆشن. ئەمڕۆ کە چل ڕۆژە خێری حەمە بەسەریان ڕۆیوە، کوژراوانی یەکێتی بوونەتە 338 کەس بە پێی ئەو معلوماتە بەسیتانەی گەیشتۆتە ئێمە. بەڵام جوندەلئیسلام کوژراوەکانی 19، بریندارەکانی جوندەلئیسلام 13، تەنها بریندارەکانی نەخۆشخانەی شۆڕش لە سلێمانی هی یەکێتی 83 برینداری لە ڕۆژێکا تێدا بوو. ئەوان 5 لوغمیان دانا بۆ جوندەلئیسلام. جوندەلئیسلام هەر 5 هەڵگرتەوە یەکێکیانی برد لە پردەکۆنی سیروانە داینا. 12 برینداری یەکێتی لە ئیڤایەکە بوو بەژێرێ و تەقی، هەمووی هەپرون بە ئەپرون بوو. یەکێتی هەستی پێکردووە ئەم شەڕە شەڕەکانی پێشووی بزوتنەوە نین، ئەم شەڕە شەڕێکە خوا مەدەدێتی، هەرچەندە لەوانی تریشا بێشک خوای گەورە مەدەدی و مسلمانانەی دابوو. جوندەلئیسلام پێشتر بە 2 ڕۆژ لە 21 نۆدا مەلای خێری حەمە و 4 پیا و ماقوڕیان نارد بۆ لای یەکێتی. ئێوە ڕۆژ بە ڕۆژ پێشمەرگەتان زیاد دەکات. ئێوە وردە وردە هەموو ئیتیفاقیەکەی تارانتان خستۆتە ژێر پێ، هەموو شار و شارۆچکە وڵاتەکانتان پڕ کردووە لە پێشمەرگەی خۆتان. هەر لە ئیمامی زامنەوە لە نێرگزەجاڕەوە گەیشتوونەتە سازان و چنار، ناوچەکەتان هەموو داگرتووە، بەرەو خێڵی حەمە کشاون. دوێنێ 90 کەس بوون، ئەمڕۆی 21 مانگ بوون بە 152 کەس. تکایە مەلاجیان پیا و ماقوڵان پێیان بڵێن ئەگەر نەکشێنەوە دواوە ئێمە تا ئێوارە لێیان نەدەین. ئەو ڕۆژە یەکێتی بڕیار بوو ئەوان دەست پێشکەردن. بەڵام سەرما و باران و ڕەهێڵەیەکی زۆر باری خوای گەورە کردی بە حادیسەی شەڕی ئەحزاب بۆ دیفاعکردن لە مسلمانان و شکاندنی ئەحزابی کوردستانی کە بەرامبەر جوندەلئیسلام هاتبوونە پێش.
بۆ سبەینە جوندی ئیسلام بە 19 کەسەوە 12 کەس لە تەرەفی شیمالی دەیەکەوە 7 کەس لە تەرەفی جنوبی دەیەکەوە هێرشیان کردە سەر چەکدارەکانی یەکێتی 49 کەس کوژرا یەکێتی کردی بە هاتوو هاوار ئەو شەش بریندارەی کە دواییش دۆزرایەوە وا پێچوو لەوانە بوو کە بریندار بوون و پاشان خۆیان خستبووە ناو ئەو شی و بیشەڵانانەوە هەناسەیان لە خۆیان بڕی بوو تا پێیان نەزانن تا بە یەکجاری هەناسەیان بڕابوو یەکێتی یەهود ئەمانە 6 کەسیان لێ سەر بڕیون یا جاریوە هەبوو بە عامە یەهود هەموویان سەر بڕراون بەڵام نەماندی لە تەلەڤیزیۆنەکەی خۆیانە نە لەو فلیمەی ئەوان گرتبوویان نە لەو فلیمەی قەدەری خوا بۆ ئیجابیەتی مسلمانان خستبوویە بەردەستی یەکێتی لە شنروێ سەرێکی بڕاویتیان نەبوو ئەگەر ڕاستە بۆ دوو سەری سەر بڕراو لە تەلەڤیزیۆنە یا لە ڕۆژنامەیەکە لە ڕەسمەکە خەڵک نەیبینی یەکێتیە لە 26 کەسمان لە شنروێ کوشتووە بەڵام جوند مەیتی 16 کەسی پێگەیشتووە 14 کەس بە شەوێک 2 کەسیش لە دواییە 2 کەسەکەش یەکێکیان کە ئەبوو بەسیرە و لە برایانی تەوحید بوو مەیتەکان هێشتەوە لای خۆیان هەتا مەسئولینی پارتی هاتن و لە شنروێ بە کوژراوی بینیان بۆی مطمئین بن بۆ ئەو سیاسەتەش بۆ ئەو 2 مەیتەش دواکەوت ئەگەر 16 مەیت گەیشتۆتەوە بە جوندی ئیسلام بۆچی جوندی ئیسلامیش مافی ئەوەی نییە بپرسێ بڵێ یەکێتی تۆ لە مقابلی ئەوەی کە ئیدعاکەی ئەڵێ 6 کەس سەری بڕراوە دیارە تۆ سەری 12 کەسی ترت بڕیوە و لە توپەتت کردوون ئەی کوا مەیتی ئەوانی تر بەڵام جوندی ئیسلام و خەڵکی تریش کە لەم ناوچەیە نەزانن هەموو کوژراوانی جوندی ئیسلام 19 کەسن و لەبەر درێژی خوتبەکەش نەبووە ناوی هەر 19 یان بە بریندارەکانیشەوە کە 11 کەسن هەمووی بۆچی هەیەتێکی سیاسی یان قانونی یان حقوقی ئینسانی چۆر و کەڕولان لە بەرامبەر حقوقی مسلمانان نەهات و بکۆڵێتەوە لە جوندی ئیسلام بڵێ بۆیاتان کرد ڕێگای تێوەڵە و بیارەش ئاسانە و کراوەیە و خەڵکی پیا دێ بۆچی هەیەتێکی دەستوری نەهات و لەو بەیانەی جوندی ئیسلام بکۆڵێتەوە کە دەریان کرد جوندی ئیسلام دوا بە دوایەوەی کە زانی لاشەکان لە خێڵی حەمە لاشەی پێشمەرگەکانی یەکێتی هەمووی تەمسیلیان پێکراوە و سەر بڕراون و هەندێکیان پەنجەیان قرتێنراوە بەیانێکی دەرکرد و ئەڵێ ئێمە پێش ئەوەی لە دەیەکە بکشێنەوە لە خێڵی حەمە ڕەسمی 49 کوژراوی یەکێتیمان گرتووە ئێمە فلیمەکانمان لەلایە کێژەیە لە کەسوکاری ئەوان بابێ و بیبینە مصداقی ئەم قسەیەش کابرایەکی گەڵاڵی شارەزووری کە هاتبوو بۆ مەیتەکانی بیباتەوە مەیتی 2 کوڕیانی دیبوو پاشان گەڕا بۆ بچێ دارەمەیت بێنێ کە هاتبەوە سەیرەکە هەردوو مەیتەکە دەستکاری کراوە بۆیە ئینکاری لەوە کردبوو توی هەر نایبەمەوە چونکە ئەمە دەستکاریکردنەکە هەر هی یەکێتی خۆیەتی ئەم چاوبەستە لە خەڵکی تاکەی ئەو سەربڕاوانەی کە بە حسابی خۆی بە دنیایە ناسان پێمینێکی پێشمەرگەیەکی جوندی ئیسلام ئامادەی اعتراف لەسەر تەلەڤیزیۆن بکە بەوەی کە لە کولانەی مریشکێکەوە یەکێتیە تەقەی لێ کردوون لە کاتی تێکچڕژانە لەو دەیەدا هەر کەسێکی شتێک لە عەسکەری بزانێ ئەزانێ کاتی تێکچڕژان یان ڕومانەیە یان بە دەمانچەیان بە سیلاحی سپی شەڕەکرێواتە بە قەمە و خەنجەر ئەڵە وەختێک کە لە کولانەی مریشکێکەوە یەکێک تەقەی لێ کردین من لە دواوە بۆی ڕۆیشتمەوە و بۆی چوومە پشتی کولانەکە و لە پشتەوە قەمەیەکم لە ملیدا پاشان فیشەچێکم پێوەنا ئەمە هەر ئەو ڕەسمەیەکە یەکێتی بە عالەمیە ناسێنێ ئەگەر ئەم بۆی جەریمەیەکی گەورە بێ بە قەمە خەڵکی کوشت بێ ئەی پێشمەرگەکانی یەکێتی چیان گرتوۆتە خەڵک کلاشینکۆفەکانی ئەوان نێرگزیە تەقان بیکەیسەکانی ئەوان شەو بۆیانە تەقان هاوانەکانی ئەوان شەکیلەیانە تەقان گوڵ و ڕێحانەیانە گرتە خەڵکی یا ئەوانیش هەموو بکوش بوون و هاتبوو ناو ناوچەیە بۆ شەڕکردن هەمووشیان ئینسانی عاقڵ و بالغ و ڕاشد و لە 15 ساڵ بەرەو ژوور بوون هەموو هاتبوون بۆ شەڕ لە کاتێکە ئەگەر ئەمە شەڕی ئیرهابە ئیرهاب جیاوازی ناکاتە نێوانی ژن و پیا و مناڵ و هەرچی شتێک کە هەیە ئەگەر ئەمە ئیرهابە بۆچی ڕۆژە لە ڕۆژان نەمان بیست لادێیەک لەو خێڵی حەمەیە دێکۆن یا هەردەیەکی تر لەو دەور و پشتە هاواری لێڵ نەسا بڵێ من پیاوەکەم کوژرا یا ژنەکەم کوژرا یا مناڵێکم سەر برا
ئەو جوندل ئیسلامانەی کە چوو بوونە خێڵی حەمەوە ئەی بۆ مەڕێکیان نەدزی، ئەی بۆ گایەکیان نەکوشت، ئەی بۆ مناڵێکیان سەر نەبڕی. هەموو ئەوانەی کە کوژراون هەمووی چەکدارن، هەر هەمووشی ئەو پێشمەرگانن کە هاتوونەتە ناو خێڵی حەمەوە. هەموو خەڵکی دێکۆن و گۆمەلار و خارجێڵان و ئەوانە هەمووی مەیتەکانی یەکێتیان بینی کە بە دوو تراکتۆر لە دواییدا کە کۆکرانەوە بە جادەی خوڕما و بیارەدا هێنران و بە جادەی خۆڵی گوڵب هەڵەبجەدا نێررانەوە بەرەو فێرگە و عەنەب. خەڵکەکە هەموویان بینیان کە هەموویان سەریان پێوەیە. بۆچی دوایی بێسەر بوون؟ ئەگەر بێسەریش بوون ڕاستەکەن بۆچی یەکێتی نەیخستنە سەر تەلەڤیزیۆن و پیشانیان بدەن؟ ئێستاش یەکێتی عەفوی عام دەرەکە. مام جەلال عەفوی عام دەرەکا بۆ جوندل ئیسلام، بەڵام ئیستیسنای بکوژانی فرەنسۆ حەریری تیاکە بۆ پێکەنین و گاڵتە پێکردن بە ئەقڵی پارتی. لە کاتێکا کە یەکێتی خۆشی ئەزانێ و پارتیش ئەزانێ بکوژانی فرەنسۆ حەریری کە سێ کەس بوون، دوویان کوژراونەتەوە لە شنووریە و خێڵی حەمە، یەکێکیشیان 3 مانگە بێ لە کوردستان نەماوە و گەیشتۆتە ئەفغان. چێش پیاوە بڕوا بهێنێتەوە. خەڵک لە ئەمریکای ئاخیێبێەوە چێتە چێوەکانی ئەفغان، حکومەتی پاکستانی ناتوانێت دەستکاری بکەوە بهێنێتەوە. ئەو عەفوی عامە بۆچی ئەو ئیستیسنایی تایە؟ لە کاتێکە 9 ملیۆن جاش، 9 ملیۆن خاین، 9 ملیۆن کەس کە 184,000 کوردیان ئەنفال کرد. ئەو تۆڵە کوردانەیە کەوتە پێش هەتیوی عەرەب، زۆری عەرەب ئەهاتن و ئابڕووی کوردیانەتکان و ژنەکانیان بە میراتە ئەگرتن و ئەبردن. ئەوانە بۆ عەفوی عامیان بۆ دەرچووە. عەفوی عام بۆچی بۆ ئەو کەسانە دەرچوون کە هەموویان فڕۆکەوانن، کیمیاوی بارانیان کردو، هی کوردستانیان کردووە و جەنابتان عەفوی عامیان بۆ دەرەکەن، بەڵام ناتانەوێت ئەتانەوێت ناوی بنن بکوژان و کارەساتەکە ئەوەی کارەساتی خێڵی حەمەی بەرهەمهێناوە عەفوی عامی بۆ نییە. ئەوانەی خێڵی حەمە جگە لە پێشمەرگە هیچ شتێکی تر نەبوون، وەکو پێشمەرگانەی کۆمەڵە و بزوتنەوەی ئیسلامی وابوون، هیچ فەرقێکیان لەگەڵ پێشمەرگەی ترا نەبوو. باوەڕیان بە قودسیەتی ئەو جیهادا هەبوو، باوەڕیشان بەوە هەبوو کە دیفاع لە خۆیان نەکەن. تۆ بۆیان هاتوویتە ئێرە، ئەوان بۆ تۆ نەهاتوون. پێشتر بۆچی هەورامانی دانا نابوو لە خەریتەی خۆیان؟ بۆچی ڕێگای نادا لە قەراری 986 ئەم خەڵکە مەحرومە کە مەحرومە لە هەموو شتێکی صحی، لە تعلیم، لە ئاوەدانکردنەوە، بۆچی ڕێگای نادا بەو پارە زۆرەی کە هەیەی بێ ئاوەدانی بکاتەوە؟ ئەگەر حجەکەی ئەوەیە کە ئیسلامیەکان ئەجنەبیەکانیان نەکوشت، ئەمە حجەیەکی زۆر سەخیفە. چونکە چێ گەڕەکە خانوویەکی لەو بەری هەڵەبجەوە دروست کردەوە مەگەر منەظەمەیەکی ئەڵمانی نەبوو؟ چێ خەستەخانەیەکی بۆ معەوقی نەکردەوە لە هەڵەبجە مەگەر سویدی نەبوون؟ چێ لە خەستەخانەی هەڵەبجەیە خزمەتیە کرد مەگەر دکتۆرێکی ئیتالی نەبوو؟ چێ شەریکەی کارەبایی لە زەڵما دروست کرد مەگەر منەظەمەیەکی نەرویزی نەبوو؟ مەگەر هەر یەکێ لەم ئەڵمانی و سویدی و نەرویزیانە یان ئەو یابانیانەی کە مەرکەزی کۆمپیوتەریان لە هەڵەبجەدا کردەوە مەگەر ئەمانە لە هەمویان لە ئەمانە نەبوون؟ ئەی یەکێتی ئەو پارە زۆرەی کە 7 ملیۆن دینار فقط لە پێنجێنەوە مانگانە دەستیەکەوێ بۆ تەرخانی نەکرد بۆ ئاهلی ئەم ناوچەیە؟ یا ئاهلی ئەم ناوچەی بە کورد نازانین و بە هاوڵاتی خۆی نازانین؟ ئێستاش کە دێ مزاهرات لە هەڵەبجەیەکە، وەڵاهی لە مزاهرەکانی حیزبی بەعسە چن 6 کۆستەر و 3 لاند کرۆزەر لە پێنجێنەوە خەڵکی هێناوە بە مزاهرەکەی هەڵەبجە عەیب شوورەی. لە پێنجێن مەکتەب نەبووە، مەکتەبیان داخستووە لەبەرەوەی نەفەر بێنن بۆی مزاهرە بکە. ئەمە لە مزاهرەکانی حیزبی بەعسە چن، خەڵکێک بۆی نانی نەبڕێ بێ مزاهرەکەی خۆی هەر بکە. من بەڕاستی نەسیحەتم بۆ ئیسلامیەکان ئەوەیە. یەکەم نەسیحەتم بۆ مامۆستا عەلی هەڵەبجە، دەورێکت لە 50 ساڵا بینیوە، پیاوی ئەو مەرحەلەیە بووی، چۆن قبوڵەکەی ئێستا ئەو نشوستێ بەسەر ئاهلی ئیسلاما بێ و تۆ لە شوێنی خۆتی؟ وەرە باوەکو پیاوێکی ساحەب هەڵوێستی تاریخی و ئیمانی منیش و تۆش و مامۆستا عەلی باپیر ئیستیقالە بدەین لە هەموو زەعامەتێک کە وەریگرین لەم حەرەکەتە ئیسلامیەیە، بۆەوەی هەموو باڵەکانی ئەو بزوتنەوە بکەینەوە بە یەک. زەلیلی یەکەم بەسەر تۆدا هاتووە، تۆ یەک کە لە پەنجاکانەوە شەقت لە کۆمۆنیست هەڵەدا،
لە شەستەکانە نەدەهێشت باڕێ بکرێتەوە، لە حەفتاکانە ژنی کۆمۆنیستت مارا کردەوە لە خەڵکی تر، لە هەشتاکانە ئەو قووەت و نفوزەت هەبوو، لە نەوەتەکانە جەلال تاڵەبانی و کۆسرەت و کۆمەڵێکی تر لە مەسئولین هاتن تا زەمبەقی بە پیریانەوە چووی. تۆیەک لەو عیزەتەوە هاتبیتە سەرەوەی لە تێوەڵەزانیشی و ناڵم بچیتەوە هەڵەبجە، پێت بڵێ نەبێ بە دووربین بیبینی، وەکو چۆن پارتی وێژێتی بە یەکتریانەوت ئەبێ بە دووربین لە دوورەوە تەماشای شارەکە بکە. تۆ قەرارێکی تاریخی خۆت بدە، قەرارێکی قیامەتی و ئیمانی، با هەرسێکمان لێ بێنە خوارەوە و ئەو خەڵکەشەیان بە ئەمیر هەڵبژارد وەکو ئەصحابی تاڵوت ڕازی بین پێی و وەکو جوندی بە دوایە بڕۆین هەتا ئەو کاتەی خوای گەورە فەتح و نەسر و زەفرێکی ترمان پێ بەخشێ. نەسیحەتم بۆ مامۆستا عەلی باپیریش ئەوەیە، ئەم سەحوە و داوای ئیسلامیان نەخاتە ناو جێژاوی سیاسەتێکەوە کە یەکێتی ئێستا. نەسیحەتیشم بۆ برا بەڕێزای مامۆستا عەلی باپیر ئەوەیە، هەروەها بۆ برایانی نەهزا، بۆی ئەم سەحوە و داوایە نەبێ بە قوربانی کورسیەکی یەکێک کە خۆستان قەناعەتتان پێ وایە بە قیادەی ئەم سەحوە ئیسلامیە ناشێت. نەسیحەتیشم بۆ ئێران ئەوەیە، ئیقدامی غەڵەتێکی وا نەکا لە پشتەوە ڕێئاسانکاری بکە بۆ یەکێتی، چونکە ئەمە قەزیەی مەذهب و دین و قیامەت و عیبادەتە، ئەو کاتە مەجالی لێخۆشبوون نابێت، مەجالی دۆستایەتی تیان نامێنێ، و ئەم جوندل ئیسلامەش خوا شەوکەتیان بە قووەتترکە، ئەم جوندل ئیسلامە گورزێکن بەدەستی هەر کەسێکەوە بزانێ بەکاریان بێن. ئەمە ئەو چەکسەن کە چێت ئەوێ پێی تەعدیب بکەیت. لە هەمان کاتیشا جوندل ئیسلامیش ئەو کەسانە نین خەڵکێکهانیان بدا بۆ سەد فەردە ئارد یەکێکی معارەزەی ئێرانی پێ بکوژێ. ئەمانە ئینسانی مەبدەئین بۆ قیامەتیش هاتوونەتە پێشەوە، شەقیان لە دنیایان هەڵداوە، بۆیە ڕازی ئێستا لەو هەموو معانات و ناسۆرەیە دیفاع لە ئیسلام بکەن. نەسیحەتیشم بۆ ئێرانەوەیە، زۆر عاقڵانە سەیری ئەمانگاوەکە، مەرحەلەی ئێستا مەرحەلەی ئەو دوو حیزبە نەماوە، ئەو دوو خەت و تەیارە نەماوە، ئیطلاعات یەکێکیان بگرێ و قەرارگایەکی. نەسیحەتیشم بۆ جەلال تاڵەبانی و یەکێتی ئەوەیە، شەڕی حیزبی بەعث کە بەرامبەر ئەهلی ئیسلام بوو، هەموو قووەتی عەسکەری و سیاسی و ئەمنی، هەموو قووەتی اقتصادی ئەو وڵاتە گەورە اقتصادیە پترۆلە و هەموو هێزێکی میلیشیا و عەسکەری ئیعلامی هەمووی لە تەرخان کردبوو بۆ توانەوەی ئێوە. بەڵام خۆشت دەزانی کە چۆن حکومەتی عراقی پشتی تیاشکە. ئەبێ ئەوەش بزانی خوای جەل جەلالەهو، خوای وەلی مؤمنان، خوای ساحەبی قووەت و دەسەڵات پشتی تۆشکێنێ ئەگەر نیازت وابێ ئەم کۆمەڵە سادقە مسلمانە کوردەی لەم مەنتقە ڕوویداوە و دروست بوون، وا بزانی ئەمانە عەمیلێکن و ئەتوانی دژیان بوەسیتەوە. و مەرحەلەی ئایندەش ئەگەر بێت و ئەو شەڕە نەوەستێت، مەرحەلەی ئایندای بینی حرەکاتی ئیستیشهادی وەختە لە ناو جوندل ئیسلامە دروستە بێت، دوایی تۆ دەستی پەشیمانی لێ ئەگەزی نەک جوندل ئیسلام. نەسیحەتیشم بۆ جوندل ئیسلام و قیادە و قەواعیدیشیان ئەوەیە، لەگەڵم سەرکەوتنەی بەدەستان هێناوە، هەر هەمووتانەوەی خوای گەورە دووجۆی پێداوە، لە ئێوەش و لە خەڵکی تریش چاوی لێ ئەم شەڕە تێیگێڕێ. ئێستا بووە بە نوکتە، هەر هاوەنێگە تەقێتایە وارە خەڵک ئینتیزارەکە لە هاوەنەکانی جوندل ئیسلام ڕۆژانەی خۆیان دەرەهێنن، واتە ڕۆژی بەلایانی کەمەوە دوو کەس سێ کەس دەکوژن. ئا لەم مەرحەلەیە تەواضوعتان هەبێ، تەوبە و ئیستیغفارتان لەگەڵ خوای پەروەردگارە زۆر بێ، متواضع بن، بەڕەحم و بەزەیی بن، ئەخلاقیاتی ئەهلی ئیسلام وەرگرن. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چووە مەکەوە لەسەر ئەسپەکەی خۆی بوو، کە چوو داخلی مەکە بوو، ناوچەوانی مبارەکی خستە سەر قەلپۆزی زینی ئەسپەکەی و متواضع بۆ خوا سوژدەی لەسەر ئەسپەکەوە بۆ خوا برد. سعدی کوڕی ئەبی وەقاصیان بینی لە مەداین کە چووە مەداینەوە بە هەمان شێوە چوو، کە لێیان پرسی فەرمووی من پێغەمبەرم ئاوا بینیوە. ئێوەش ئاوا بن لە ئەخلاقیاتان، بەڕەحم و بەزەیی بن، بە شەفەقەت بن لەگەڵ ئەو کەسانەی لەگەڵتان، لەگەڵ ئەو کەسانەی لەگەڵتانەژین. دووهەم وعی سیاسیتان زۆر بێ، هەست بەو موامەرە گەورەیە بکەن. ئێوە زانن شەڕی کوردستان شەڕی پارتی وێچێتی جاری وا هەبووە تەصفیەی حساباتی ئۆزبەک و شیعەی ئەفغانە، شەڕی تورک و ئێرانە لێرە پارتی وێچێتی بە وەکالەت بۆیان یەکەن، نەزاڵی تیا هەیە نەبەزیو. ئێستاش کە هەردوو حیزب ڕوویان کردوێتەوە تورک و لە مەنزومەی غەربی ئاژی،
ئێران کە ئەترسێنەوەی پشتی جوندی ئیسلام بگرێ و تهمەی بێتە سەر زۆر عاقڵانە هەنگاوە سیاسەکانتان هەڵێنەوە و پەلە لە ئیش و کاریش مەکرد. نقطەی سێم قووەتی عەسکەریتان، قووەتی عەسکەریتان ئەوانەی لەگەڵتان ماون و ئەوانەی عەهد و بەیعەتیان بەخوا داوە و دەستیان خستۆتە دەستانەوە كان مقابل كان أنا فرمي الذين خرجوا من ديارهم بطرا ورياء أواني هاتونا تدئيرا راوستابون لخيالي حمسري وببرن همي بطرا ورياء أنبو مذكرية كان كوتوتا بردستي جند الإسلام مفكرة كيك الرجانشتي تيانو سيو تار روجي بيستينو مذكرة كان يبخي ونبزانا بتش غرور وعنجهيتك وهاتون طلاب استاذانا گرزی جند وەکو گرزی پێشوو نییە. شەڕەکانی پێشووی بزوتەوە هەموو کەسێک ئەزانێ سیاسی و غەیرە سیاسی ئەزانێ ئێران لە پشتی بوو، بەڵام هەموو کەسێک ئەزانێ ئێستا جند ئێران لە پشتی نییە. شەڕەکە خۆی کاو خوای گەورە مەلایکەتی دیاری کردووە کە ئەو هەموو هاوەن و ساڕ و خانەی یەکێتی ئەیوەشێنێ نینۆکی یەکێ برینار نەکە. لوغمێک لە خوار لەولا خارجەڵان و لە خوار خەرپانیەوە دانراوە شەو دایناوە سێ سەیارەی جوندی ئیسلام بە تەنیشتیان ڕۆیشتون، یەکیان لە قەراغی لوغمەکەی داوە، دوای برایەک چاوی لێی بووە نایلۆنێکی زەرد لە ئەرزەکەیە بە شەرتێ و کەسانی لوغمەکەیان داناوە، گڵەکەی کە هەڵیان کەندووە گڵە تازەکەیان لابردووە، گڵی کۆنی ئەو دەور و پشتەشیان لێ داناوەتەوە، دوای هاتووە پەنجەی لە نایلۆنەکەدا و وردە وردە لوغمەکەی هەڵگرتووەتەوە لۆک بۆی بەکاری بێنێتەوە بە پشتیوانی خوای گەورە لە ژێرپێی یەکێتیە. ئەمە خوای پەروەردگار تەدبیری ئەم شەڕەتان بۆکە لەبەرەوە زۆرتر تەسلیمی خوا بن، صادقانەتر لەگەڵ دینەکەیا بن، ڕەفتارتان هەڵقوڵاوی مەحرومیەتی خۆتان نەبێ. من ئەزانم چەند مەحرومە ئەهلی ئیسلام لەم ناوچەیە، دکتۆرێکی نییە لە چ مەعاناتێکە ئاژی، ژن دێنێ قەرزی لەسەرە، ژنی عەمەلیاتەکە قەرزی لەسەرە، بە قەرزیش قەمسەڵەیەکە کڕێ، لە کۆنەش بلووسێکی پێ ناکڕێ. ئەم مەحرومیەتەی ئێمە وامان لێ نەکە حاقد بین بەسەر خەڵکیە، وامان لێ بکە ڕەحمەت و بەزەی و شەفەقەتی ئیسلام بە چەکی عیزەتەوە هەڵگرین. ئەم جوندی ئیسلامەوە ئەم خەڵکە مسڵمانەی کە حەریصن لەسەر مردن بە تەواوی پێچەوانەی ئەوانن کە حەریصن لەسەر ژیان. بۆ فەرقەکە ئاوا گەورەیە لە مەیدانی شەڕە. ئەو کەسەی کە ئەزانێ لە دنیای مهمەکەی چییە، ئەرکی سەرشانی بەلاغە و دینە ئیگەێنێ بە خەڵکی، إقامة شريعة إخوايا فرقي هي لقلو كسيكا فرمي ولا تجدنهم أحرص الناس على حياة أبيني لهمو كسي سورتر لسر جيانك بوشي فرمي على حياة بنكرة يعني جياني صديش بيتي رازين بلا مسلمان زانيه لا إخواي پروردگار كا فرمي ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون. أحياء أو جيانا شوهي تتكصجك لدنيا أو جيانا پر عزة وكرامة وشرافة من دانا ليش ولا لا إخواي پروردگار أهل إسلام زانن كقتال كان لبناء إخواي پروردگار وچستاندني أو نمونة إسلاميانا انجاش زانت شي إخواي قوري لقلا يكم أو سكيني أو اطمئنانا أو ربرزي أو دل دامزراوي كالنواني أهل إسلام هن بتايبتي أواني جند الإسلام كيستان شوان بسر مقراتي أنا بقري بسر خندق كاني أنا بقري بروش كان بإيمان دون أو كاتي كليه برسيوا أزاني أو كاتي شو تجهادكو تتاول لو نبي عندك بزيو ودانشكو أو بزيوانا لجيشي بيغمبرها بود دلد لو صار نبيتوا دلد لو صار نبيتوا عندك دانشتون وجياني دنيا في خوشترا خواهي قورب محمد المصطفى خوي حبيبي خوي فرمي منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة توي اعتراض قر ورخنا قر أتيا بيجمرقيشي جند الإسلام دا بيجمرقي بيستي پنجاي سطي أتيا دانانيشه أتيا الدنيا إنوه أو بيسواني تفرمو دي خواهي پروردگار صحابة كان خواهي قر فرمي تياتانا الدنيا ويتياتانا قيامتي أواني قيامتي أنا صاحبي أو همتنك لو سنقر نشينيها أوانشنك خواهي قر فرمي هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ليزدادوا إيمانا مع إيمانهم وإيماني أنا هي بلان بوشي السكينة أنا نيرت أخوار وبصريانا بود دليان هي من كازياتر أعصابي أنصار دلكاتي شركيا
مەفروزە کە هاوڵێ بۆمان خۆیان بشارنەوە وەڵی خەبەرێکی پێرێ کابرایەکی خێڵی حەمە هاتووە ئەڵێ هاوڵێکی جند الئیسلام کە هاتووە لە مەشجەبەکەی ئەوانی داوە بەڵام کەسی تیا نەکوشە بەڵام زەخیرەکەی تیا فەوتان هەموو شتێک قەدەری خوایە ئەجەلی ئەو کابرایی کە لەسەر مەشجەبەکەی نهاتووە لەوێ ئێوە هەموو شتانەی بینن سێ هاوەنە تەقێنن جند الئیسلام دووی ناتەقێتەوە شەو هەموومان دوون بە پاکردنەوەی ئەو ساڕوخانەی کە دۆزیویانەتەوە ئەو قمبەلانەی دۆزیویانەتەوە چەند شەهیدیان داوە هەتاوەکو گەیشتونەتەوەی خۆیان فێری صناعەتی ئاربیجی بن تا بتوانن حەشوە دروستکەن تا بتوانن خەرتوشەیە دروستکەن تا بتوانن لەسەر لوغمێکی شەخسی بکەنەوە بە قمبەلەی دەستی چەند ماندوو بوون چەند جار وەرشەیان تەقیوە چەند جار بە خۆیان تەقیوەتەوە ئەو خیبرەیە خوای ئیدامەی پێدا خوش بەرەکەتیە خاتنە هەروەها ئەو کەسەی کە لە ڕیزی ئەهلی ئیسلامە چەکی هەڵگرتووە بەرامبەر تاغوت و ملحوڕ و مرتەدان خوای گەورە دەربارەیە فەرمێ للذین اتقوا عند ربهم جنات تجري من تحتها الأنهار الذين اتقوا ربهم بس بو شرطي تقوى نبي صادقان الرؤيا لأخواني بەرامبەرەکەشیان چییە؟ خوای گەورە فەرمێ إنما المشركون نجس پیسن دڵڕقن ڕقنن هەرچی ئەسالیبی وەحشی هەیە لە تعزیبەکانیانە مەگەر بەکاری نایەنن هەشت ڕۆژ برایەک ژیراوە لە سلەیمانی کە بەریان داوە سێ شەو و سێ ڕۆژ نەیتوانیوە لەسەر سمتی دانیشن بەس لەبەرەوەی موەزەف بووە لە مەڵبەندی سلەیمانی ڕقنن ئەوانە حاقدن لەسەر ئینسانیەتی ئینسانی ئێمە ئەوانە لاف و گەزافی دیموکراتی لێدەن خۆشیان لاف و گەزافەکەیان وایە گوایە لە پاریس و لەندەن دیموکراتی ترن بەڵام خۆیان چەند بێڕەحمن بەرامبەر بەی خۆیان ئەو خۆشەویستی و دۆستایەتی و لایەنگری و پشتگیری لە نێوانی ئەهلی ئیسلامە خۆیان هەیە ئەمە دینەکە دروستی کردووە ئەمە نەپارە دروستی کردووە نە سەنگەرنشینی خوای گەورە فەرمێ هو الذي أيدك بنصره وبالمؤمنين هەندێک کەس وا ئەزانێت ئەگەر دانیشەیە بەس ئەوەندە چاوەڕێکە کە خوای گەورە جند الئیسلام